ئامارەکانی توشبووانی نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەرزبوونەوەدایە و لەگەڵیدا ڕێژەی بێباکی حکوومەتی هەرێم و بەرپرسانی کەرتی تەندروستیش لە هەڵکشاندایە. بەپێی ئامارەکانی خودی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم لە هەر 100,000 کەسێک لە هەرێم 151 کەس تووشی شێرپەنجە بوون کە ئەم ڕێژانە ژوێڕای ئەوەش بەشێک لە پەرلەمانتار و چالاکوانان گومانیان لە ڕاستی و دروستیەکەی هەیە هێشتا ڕێژەی بەرز و مەترسیدارن و پێویستیان بە هەڵوەستەی جددی هەیە. هەفتەی ڕابردووتر چنار عەلی بەرپرسی کۆنتڕۆڵی شێرپەنجە سەر بە وەزارەتی تەندروستی ڕایگەیاند تا ئێستا 71,074 توشبووی شێرپەنجە لە هەرێمی کوردستان تۆمار کراون. پارێزگای هەولێریش لە ڕیزی پێشەوەی ڕێژەی توشبووندایە. بەپێی زانیاریەکان باوترین جۆری شێرپەنجە لە هەرێمی کوردستان شێرپەنجەی مەمکە، شێرپەنجەی کۆڵۆن پلەی دووەم و شێرپەنجەی سیەکان و شێرپەنجەی پێستیش لە پلەی سێیەم و چوارەمدان. بەپێی بەلۆداچوونەکانی پەیام لە ساڵی 2019دا لە هەرێمی کوردستان 7,831 توشبووی نوێی شێرپەنجە تۆمار کراون، بەڵام لە ساڵی 2022 ئەم ڕێژەیە بۆ 9,061 توشبووی شێرپەنجە بەرز بۆتەوە. ئەمەش هاوڵاتیانی نیگەران کردووە. ئەوەی ڕێژەی مەترسیەکەی زیاتر کردووە بەکارهێنانی دەرمانی خراپ و ماوە بەسەرچووە بۆ چارەسەری ئەم توشبوانە. مانگی تشرینی دووەمی ڕابردوو کاروان گەزنەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند مانگانە لە پارێزگاکانی هەرێم بەهۆی بەکارهێنانی دەرمانی قاچاغ و ماوە بەسەرچووەوە 720 توشبووی نوێی شێرپەنجە لە نەخۆشخانەکان داغڵ دەکرێن. بۆ چارەسەرکردنیشیان دەرزی ماوە بەسەرچوو بە قاچاغهێنرا و بەکاردەهێنرێت. ئەمەش کارەساتە و نابێ بەردەوامی هەبێت. مانگانە لە هەرێمی کوردستان 720 کەس داخل بە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان لە هەر سێ پارێزگاکە دەکرێن بەهۆی شێرپەنجەوە کە ئەم ڕێژەیە بەداخەوە یان بە دەرمانی بەسەرچوو قاچاغ یان جان دەسپێرن یانەوە تا بۆ دەرمانانە معالەجە دەکرێن. تەشانەکردنی ڕێژەی توشبوون بە شێرپەنجە تەنها لە گەورە ساڵاندا نەوەستاوەتەوە بەڵکو پەڕیوەتەوە سەر منداڵانیش. ئەوە تا دکتۆر یاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا لە سلێمانی ڕایگەیاندووە لە 10 ساڵی ڕابردوودا حاڵەتەکانی توشبوون بە شێرپەنجە لە مناڵاندا دەگمەن بوون، بەڵام لە ئێستادا ئامارەکان زیادیان کردووە. لە ساڵی 2022دا زیاتر لە 200 حاڵەتی توشبوونی مناڵان بە شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراون کە زۆرینەیان لە سنووری پارێزگای سلێمانین. بێخەمی و کەمتەرخەمی حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی بۆ ئامارە مەترسیدارەکانی شێرپەنجە بۆتە جێی پرسیاری شارەزایان و هاوڵاتیان و بەشێکیشیان بەتەنزەوە دەڵێن ئەگەر بۆ قازانجی بەردەوامی کۆمپانیا حیزبی و کەسیەکانی دەرمانیش بێت و باشە هەوڵ بدەن خەڵک بە زیندویی بمێنێتەوە نەک وەک ئێستا شێوازی کۆمەڵکوژی لەسەرخۆ هاوڵاتیانی هەرێم لەناو ببن.